بەنای خوای گەورە میهرەبان بەڕێزان ئەمڕۆ لەسەر چەند پرسێکی گرنگ سەبارەت بە تەوتین و موچەی فەرمانبەران و خاننشینان باسی دەکەین لە شەوی ئەمڕۆماندا لەم شەودا و ئەوەی کەوا پێم گرنگە پێشترش باسم کردیەوە کەوا بەڕاستی ناومێدێکی زۆر بڵاو دەکراوە لەلایەن هەندێک خەڵکی چاودێر و پەرلەمانتار کەوا تەوتینەکە سەر ناگری و تەوتین ناکرێ و موچە کێشەی لێ دروست دەبی 2025 زۆر خراپتر دەبی لە 2024 موچەی منە ئەو کاتش ڕامگەیان مانگ پێشستا بوو تقریبن لە کەناڵەکانی میدیای ئاسمانی وتم پێچەوانم پێم وایە کەوا 2025 حاڵی موچەخۆران زۆر باشتر دەبی و پێم وایە کەوا تەوتین ئەگەر لە 2024 ئامادەسازی بوو لە بۆ تەوتینکردن ئەوە 2025 جێبەجێکردنی بڕیارەکەی دادگای فیدرالی سەبارەت بە تەوتینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و سەبر ئێمە تقریبا ئاساری ئەو دڵخۆشی و یان دەتوانین بڵین ئەو گەشت بینیانە دەبینین و هەردوو لە ڕێکخەتینەکەەوە تەسبیتی یان دەتوانین بڵین ئەوە لە حساباتی مالی پێدرێت تەسکین ینی ساکنکردنی لیستی موچە ئەو ساکنکردنە لە ئەوی کەوا بزانی هەموو مانجێ بە زۆرە گوژمەیەک نێتەوە حکومەتی هەرێم بڵێ وڵای ئەو جارە ئەو مانگەی 950 ملیارە مانگەشکە دەبتە تریلیۆنێک مانگەشت دەبتەوە 900 ئەوها نابی دەیانەوە تەسکیریکەن ئەو تەسکینکردنە دیار دەکەی بزەبت تەغیراتەکان دوای لەس دەبێت تایبەتی لە ئەلکترۆنی لە لیستی ئەلکترۆنی زۆر وازحە بزەبت ئەگەر دینارێک زیاد بی بۆچی زیاد بووە لە چێندەر زیاد بووە لە هیچێ زیاد بووە و ئەگەر دینارێک کەمتر بی دیار دەکەی ئەو دینارە لە چێ کەم بووە لێ ئەو ڕێکەوتنە زۆر گرنگ بوو ئەگەر دەتوان بڵێن ڕێکەوتنی سەرەتاییش بی خاڵەکی ئیجابی زۆر باش بوو و بێگومان هەموو موچەخۆرانی هەرێمی کوردستان ئیسفادە لێ دەکەن و تەنانەت حکومەتی هەرێمی کوردستانیش ئەمە پێشترش گوتمان ئەو بڕیاری تەوتینێکەوە لە ناو هۆڵەکانی دادگای فیدرالی حکومەتی هەرێمی کوردستان دژایەتی دەکرد بەڕاستی بە نەزانی دژایەتی دەکرد و ڕوبەڕووی ئێمە بوونەوە کەوا زۆرزان تۆمەتیشیان لەسەر دەدا پاڵمان ئەوە بەڕاستی زۆر بە هەڵە بن چکە ئێستا ئەمە مانجێ بە بڕیارەکەی تەوتین کەوا ئەمە داوامان کردبوو مانجێ 1 تریلیۆن دینار دێتە هەرێمی کوردستان بێەوەی کەوا تو 1 دینار بدەیت ئەو قسەیەش هەڵەیەکەوا دەڵێ دەبی نیوەی داهاتی ناوخۆ تەسلیمی عێراقی ئەو موچەکە دێ ئێستا ڕوون بۆەوەکەوە هیچ عیلاقی بە داهاتی ناوخۆدانە هیچ عیلاقی بە ڕادستکردنی نیوەی داهاتی ناوخۆنیە عیلاقەی بە ساغکردنەوە و پاکردنەوەی لیستی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و پاشان تەوتینکردنیەتی لێ پارەکە دێ موچەکە دێ بێ ئەوەی کەوا هیچ کێشەیەکە بی ئەوە گرنگە پێمان وایە کەوا ئینشاڵڵا ئەو ساڵ تەوتینەکە کۆتایی پێدێ و لە بۆ تەسهیلات حکومەتی عێراقی گوت بکاکە ئەو هەژمارەی من کەوا ئێوە ئیشکالتان لەسەر دروست کردی و شەڕی لەسەر دەکەن ئێبینن ڕقەمەکانمان بدەنێ ئێمە یەکسەر ڕاستەوخۆ موچەی فەرمانبەران دەکەینە سەریان وتیان نابی ئیلا دەبی پارەکە بدەنە خۆمان چکە ئەمە دەستی ئەمینین ئەمە تەوزیع دەکەینە سەر خەڵکی خۆمان دیارە ئەوە هەتا ئێستا لەسەرەوەی ڕاوەستایە من پێشترش ڕامگەیاند بوو تەوتین کۆتایی پێهاتی وەکو بڕیارێک هەردەوی بکرێ و هەر دەشکرێ بەڵام لەسەر ئەوەی مایەکەوە ئایا لەسەر هەژماری من بی یان لەسەر بانقی ڕافیدەین و ڕەشید بی و بێگومان دەکرێتە سەر ئەو بانقانەی کەوا ڕاستەوخۆ موچەخۆر فەرمانبەر ئیسفادەی لێ بکات بێگومان ئەو های لێدە ئینشاڵڵا ئەو ساڵیش کۆتایی پێدێ ئەو کێشەی تەوتینە ئەم لە کەێنێن بوو باسم کردگوتم ساڵشتری ئینشاڵڵا وای لێ دەکەوە گاڵتەمان بە ئەو بەرنامە و لێدوان و گفتوگویانە دەبیکەوە باسی ئەرە موچە چی لە هات لیستەکەی دابشکرا دابش نەکە موچە هات نەهات تاخیر بوو ئەوانە بەڕاستی هیچ باز ناکرێت ساڵشتری ئینشاڵڵا ئەوەی کەوا گرنگە زۆرجان باسی ئەوە دەکرێتەوە مادەم ئێستا لیستی موچەی فەرمانبەران لە مانجی یەک هەموو دانە مانجی 2 3 هەتا مانجی 12 لەسەر مانجی یەک بڕۆنکەوە تا هیچ دامەزراندن دەرگای دامەزراندن قەپات بووە سێیەکەمەکان ناتوانن گرێبەستەکان ناتوان کە نامیشەی بەڕاستی ئەوە تێگەیشتنێکی هەڵەیە لە بۆ ئەو بابەتە بەداخەوە لەلایەن پەرلەمانتار و چاودێر و خەڵکی ئابووری ناس و یاساناسیش دێت ئەوە بۆ ئەوەیەکەوە تەسکین بکرێ موچەکان دیاربی و ئەو مانگە عەدەدی مۆزەفەکان دیاربی و هەروە خاننشینەکان دیاربی بەڵام دواتر چۆن عێراق دەتوانی پلەی وەزیفی هەیە تەوزیع دەکرێت بە هەمان شێواز حکومەتی هەرێمی کوردستانش پلەی وەزیفی دەدرێتی و دەتوانی پلە وەزیفیەکان تەعینات بکاتەوە بە تایبەتی هەر بەپێی قانون ینی ئەوە تقریبا موافقی عێراقیشی نایە بەڕاستی بەڵام هەر پێویستە عێراق ئاگادار بکرێتەوە
نزیکەی دەڵێن 30,000 کەس خاننشین کرا هەر بە پێی یاسا پێویست ناکە ئەتوو چاوەڕێی دەرەجاتی وەزیفی بکەیت ئێستا ئەتوو 30,000 دەرەجەی وەزیفیت بەتاڵە کەواتە تانی بەلایەکەمی حکوومەتی هەرێمی کوردستان بە تەنسیق لەگەڵ عێراق بەس تەنها ئاگدارکردنەوە و وەرگرتنی ئۆکەیەکی بەسیط دەتوانێت 30,000 گەنجی ئەو لە 2025 دابمەزرێنی دەتوانێت 30,000 کەس دابمەزرێنی چکە پلەی وەزیفی هەیە جەنابتان شارەزانە لە ینی هەم لە یاسای کارژێری هەم لە یاسا هەم لە کارژێری ئاگدارن کەوە ئەو دەرەجاتە وەزیفیانی خودی ئەو دایرە وەزارەتەیە کاتێک ئەو کەسە خاننشین دەبی ئەو دەرەجەی لەگەڵ خۆی نابە ینی ئەو پلە وەزیفی لەگەڵ خۆی نابە ئەو پلە وەزیفەیی ئەو وەزارەتی ئەو دایرە دەمێنێتەوە دەتوانی دەرگای دامەزراندن بکاتەوە بەپێی ئەو دەرەجە وەزیفەیەکەوە هەیتی بۆیە دەتوانین بڵین کێشەی دامەزراندنش ئەگەر حکوومەتی هەرێم جددی و ڕازگۆبی بەڕاستی بەلای کەمی ئەو ساڵتانی 30,000 کەس دابمەزرێنی ئەوە خاڵێکی گرنگ بوو سەبارەت بە دامەزراندن سێیەکەمەکان دامەزراندن بە گشتی و خاڵشترکەوە گرنگە خاننشینە بەڕاستی ئێستا تووشی دڵەڕاوچێژی زۆر هاتینە و حربەشی نەفسی زۆر ناخۆشیان لەگەڵ دەکرێت بە تایبەتی لەلایەن وەزیری دارایی عێراقی کەوا دەڵێ ئەم بڕیارەکەی دادگای فیدرالی بە هاوتاکردنی موچەی خاننشینانی هەرێمی کوردستان لە ڕۆژی دەرچوونی بڕیارەکەی دادگای فیدرالیەوە جێبەجێ دەکەین کەواتە ئەوەی کەوا حکوومەتی هەرێمی کوردستان کردیتی لە مانجی حوت من ئەو کاتش بەڕاستی تەنانەت بە وتەبێژی خاننشین یەکێتی خاننشینانی کوردستانش من گوتم مامۆستا سادق عوسمان گوتم ئەوە ئاگدار بن ئەوە بەبێ موافقەی عێراق ئەوانە هاتوونە مانجی حەفت موچەی هەندێک لە خاننشینانی هاوتا کردیە ئەوجە بە کەم و کورتی بە کێشە هەندێکیان زیاد کردیە هەندێکیان زیاد نەکردی هەندێکیان زۆر زیاد کردی وەکو عێراق هەندێکیان کەمێک زیاد کردیە هەندێکیان هەر زیاد نەکردیە ئەوە بەس تەنها لە بۆ بەکارهێنانی لە بۆ حملەی دیعای انتخابات بوو ئەگەر ناموافقی عێراقیان وەرنەگرتیە بەڕاستی لێ ئێستا تەماشا دەکەین لێ تەیف سامیش دەڵێ ئەوەی کەوا لە مانجی هەفتەوە 2024 کردیتان ئەمە عیلاقەمە پێدانە لەو ڕۆژەوە لەو سەرمە حسابەکەەوە ئێستامە ڕێکەوتنمان کردی لە یەکێکی 2025ەوە ئەوە لە یەک ڕوو دەتوانین بڵێن عێراق ناحەقی نییە لەبەر چ ناحەقی نییە سندوقی خاننشینانی هەرێمی کوردستان یەک دیاری تێدا نییە و ئێستا دەبی حکوومەتی هەرێمی کوردستان دەبا لە پارەی سندوق خاننشینانی کوردستان پارەی خاننشینانی کوردستانی بدابە ئێستا ئەو نایدا و عێراق دەیدات کەواتە عێراق مادەم دەڵێ اليد العليا وعليكم السلام دەڵێ اليد العليا خير من اليد السفلى چونکە عێراق پارەکە دەبەخشی لێ ئەو مەرجی خۆی دادەنێ لە ڕووی یاسایی بە تەواوی بڕۆی حکوومەتی هەرێمی کوردستان دەوی پارەی خاننشینانی هەرێمی کوردستان بدات بە هاوتایی وەک خۆی بەڵام ئێستا نایدا عێراق دەیدا عێراقش تەمان خۆی گران دەکا مەرز دادنێ دەڵێ من لە مانجی هەفتەوە من حسابی ناکەمەوە بە خۆت تاگلایەنە بڕیارتدایە لێ چیەکەوە حسابی دەکەم لەگەڵ ئەوەشدا دەڵێ ئەم لە 22 لە مانجی لە ساڵی 2022 من لە ڕۆژی دەرچوونی بڕیارەکەی دادگای فیدرالیەوە من هاوتایەکە حساب دەکەم ئەوش بەڕاستی نایاساییە لەبەر چی خۆی بڕیاری دادگای فیدرالی بزەبت سێ بڕیاریدا سەبارەت بە خاننشینان کەوا یەشەتی خاننشینانی کوردستان مامۆستا عەبدوڵڵا فارس سەرۆکیانە و وتەبێژەکەیان مامۆستا سادق عوسمانە ئەوانە چووبوون سکاڵایەکەیان کردبوو سێ بڕیاریان لۆ دەرچووە یەکەم و دووەمیان ئەوە ناوڕۆکی بابەتی سکاڵایەکەی و داواکاریەکەیانە سێمیان شتێکی عادەتیە لە هەموو سکاڵایەک عادەتەن هەر ئاخیرەکەیەوە دەدرێت ئەو بڕیار دەدرێت ئەوەی کەوە دۆڕاندیتی لە سکاڵایەکە دەڵێ تەحمیلی ئەتعابی محامات و ڕێگا و بان و ئەشتانیان بدرێتەوە ئەو کەسانی کەەوە شکایەتیان کرد شکایەتەکەیان بردیتەوە کەواتە خاڵ یەکەم و دووەمی گرنگە بڕیار یەکەم و دووەمی چییە دەڵێ عدم صحة قانون التقاعد العام الموحد 2006 دەڵێ ئەوە نییە نابی ئیشی پێ بکرێ لە بڕیاری دووەم دەڵێ إلزام المدعى عليهما باس سەرۆکی حکوومەتی هەرێم و وەزیری دارایی هەرێم دەکا دەڵێ إلزامیان بس بتطبيق قانون التقاعد الموحد عام 2014 کەواتە ئەوە بەخۆی دەڵێ یعنی خودی قەرارەکەی دادگای فیدرالی دەڵێ نابی لەسەر قانونە کۆنەکە بڕۆن دەبی لەسەر قانون تازەکە بڕۆن ئەتو چۆن ئێستا دەڵێ تەیف سامی دەڵێ وەڵا ئەم لەسەر قانونە تازەکە
هەتا 2022 دەڕۆم لە خوارەوەی نابێ بڕۆم خۆی ئەو قانونەش لە 2014 دەرچووە لە 2014 دەرچووە کەواتە دەبی ئیشی پێ بکرێتەنان لە مادەی 35 بڕگەی سێمی هەر لە خودی ئەو قانونێکەوە دەستکاری کرێ 2014 دەڵێ ئەوانی پێشە خۆشیان یعنی هەتا ئەوەی کەوا بە قانونی تەقاعدی 2006 تەقاعد بووە دەڵێ ئەوانیش بەپێی ئەو قانونە لێیان چاک دەکرێتەوە موچەکەیان کەواتە بەڕاستی لێرە زوڵمش زۆر گەورە لە خاننشینان دەکرێت و تەنانەت پێچەوانەی مادەی 135 دەستوری عێراقیە کەوا دەڵێ کار بە هیچ قانونێک ناکرێتەوە تعدیل کرابی یان ئیلغا کرابیتەوە ئەو قانونە ئەسڵەن ئێستا تایف سامی دەڵێ بڕۆن سەر قانونە کۆنەکەی قانونە کۆنەکە ئیلغا کرایتەوە یان تعدیل کرا کەواتە هەر بەپێی دەستوریش نابی ئیشی پێ بکرێ دەتوانین لێرە دوو ڕێگا هەیە خاننشینان بیگرنە بەر یەکەمیان لە ڕێی حکوومەتی هەرێمی کوردستانەوە داوای تەفسیری ئەو قەرارەی ئەوە بکرێت دادگای فیدرالی کەوا هاوتاکردنی موچەی خاننشینانی هەرێمی کوردستان و باز بکرێ ئایا ئەوە لە 2022 دەیگرێتەوە یان پێش 2022 چکە بەڕاستی لە بڕیارەکەی نەهاتیە بڵێ ئەوە ئەثەرەکی ڕەجعی هەیە یان نیتی لێرە مەجالێکی گەمەکردنی عێراق هەیە دەتوانین لی داوا بکەی ئایا ئەو ئەثەر ڕەجعی هەیە یان نیتی ئەو کاتی تەفسیر ئاساییە تەفسیر لێ ناتوانین ئەو یەک لە شێشەکانی قانونی عێراقیە تەنانەت هەردوو لای سکاڵاکار مدعی و مدعی عەلەیهش ناتوانن داوای ئەوە بکەن تەفسیر بکەن لە حاکمەکان لە محکەمەی ئیلا دەبی جیهاتی چبی ڕسمی بی جیهاتی ڕسمیش چییە سەرۆکی جمهوریە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمە ئەوانە دەتوان داوای تەفسیر بکەن لە ڕوونکردنەوەکەی محکەمەی ئیتیحادی ئەو کاتی دیار دەکەوی ئایا ئەو خاننشینانە شمولیان دەکەیانە ئەو ڕێگەی یەکەم ڕێگەی دووەم دەتوان سکاڵا بکەن خانەنشینان کەوا تایف سامی ئەگەر دەوی بڕیارەکان لە دەست بی شەفەهی بۆیان بەنووسین بووە و سکاڵایەک نەک لە عایدی محکەمەی ئیتیحادی نییە چونکە محکەمەی ئیتیحادی قەراری خۆیدایە ئەوجا یان ئەوەی دەستنە دادگای کارجێری سکاڵایە کە پێشکەش دەکەن لە دژی وەزیری دارایی عێراقی یان ئەوێ لە دادگای لێکۆڵنەوەکان لە کەرخە لە هەر شوێنەشتربی لە دژی تایف سامی دەتوان سکاڵا پێشکەشکەن وڵا ئەو تەوتینە من طبعا هەر لە بیدایەتی سکاڵاکەوە جاری وایە شەوێ نەنووسیم هەتا نوێژی سبەینێ یعنی بەڕاستی بەس قوانین و لایحە و شتەکانم هەموو خوێندیتەوە زۆر زان قەراری محکەمەم خوێندتەوە لەوە سەر بابەتە شکەش بووە بەڵام گوتم زام عەقلیەتی ئەو محکەمەی یعنی کو ئیش دەکات کو بڕیاردا کو ڕەفز دەکاتەوە کو قبول دەکات کو داوایەکەی دەکاتە بڕیار یعنی لەوانەیە من بەلای کەمی 100 بڕیاری دادگای فیدرالی خوێندیتەوە لەوانەیە 15-20 قانونی پەیوەندیدار بۆ بابەتی خوێندبمەوە ئەوجا نەک جارێک 2000 3000 جاری وایە هەتا سکاڵایەکەم نووسی ئەوجا گوتو گوتمیان وەڵاوە سکاڵەکەیمان کۆپی کردیەوە لە خۆیان بردیتیان ئەوان نەیان گوتیە تەوتین ئەمن بە سەریحی بە ڤیدیۆ هەیتم لە ناو محکەمەی دەڵێم تەوتین بە نووسراو ئەوە تەیە تو لایحە هەیە لایحە نووسیتم داوای تەوتین دەکەم ئێوان باسییان نەکردیە نا تاریخی دیارە لەناو دادگای فیدرالیە یعنی پێش بڕیارەکەی ئەوانە هەموو هەیە کەچی ئەوە محامیەکەی خۆیان زۆر باش کە دەڵێمە داوای تەوتینمان نەکردیە داوامان نەکردێکەوە حکوومەتی عێراقی بەخۆی دەڵێ ئێستا ئێستا ئینکاری بۆ بزعەکەی دەکەنەوە ئەوە بەخۆیان دەڵێن کاکە هەتا پەرلەمانتارەکان موسەنا ئەمین دەڵێ ئەمە داوامان کرد ئەمە لەگەڵەوەی دانی ئەمە داوامان کردیە پارەکە بدرێت بە حکوومەتی هەرێم موچەی فەرمانبەران بدە ئەمن لە ناو دادگای فیدرالی زۆر زارن تووڕۆژ دەبوونەوەوانە ینی ئەو نوع خەڵکە تووڕە دەبوون دەیان کۆ داوا دەکەی ڕاستەوە خۆ حکوومەتی عێراقی موچەی فەرمانبەران بنێری ینی لەگەر محامیەکەی حکوومەتی هەرێمی کوردستان ببوونەیەک بەڕاستی زۆر زان جەلسە وشتەوە دەبوو ئێستا و خەڵکانی هەندەکەیە خۆی بە تەوتین دەینتەوە و زۆر پشتگیری و پاڵپشتی تەوتین دەکات بەخوا لە ناو محکەمەی ئیتیحادی نییە گلەی لەم دەکردی لۆ تو ئاخرەوە دژی کیانی هەرێم و دژی ئەوەیە و ئەو قسانە مەکە و لۆ باسی بزە و دەیان دەگەن لۆ باسی ئەوە دەکەیتەوە ڕۆژانە بە تەنکەر نەفت دەفرۆشێ و آخر با ئەو عەرەبانە نەزان و با بۆ هەموو دنیا بنیا دەزانی دوای گوتم مشکلە نییە ئەگەر دەفرۆشن بیدەنە موچەی فەرمانبەران کەس لۆی نییە باسیکە بەڵام ئەتوو دەیفرۆشی دەستە ناو جیرفانی بەرپرسان و نەک ئەندام پەرلەمانی هەرێمی کوردستان وەزیرەکانیش نازان ڕۆژێت چەند تەنکەرە نەفت دەفرۆشێ بە چەندی دەفرۆشێ پارەکەی چێوە دەچی ئێستا پارەکە چەندە واللهی ئەگەر لۆ میلەت بچوو بە کەس جورئەتی نەدەکرد بڵێ کاکە ئەو داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان بگەڕێتەوە لە حکوومەتی عێراقی نیوەکەی ئەمە هەر لەوێدا
لە جەلسەکەی داوام کرد گوتم بە پێی یاسای ئیدارەی دەوڵەت پێویستە نیوەی داهاتی هەرێمی کوردستان بگەڕێتەوە نەک نیوەکە دەبی پارەکە هەموو بستە عێراق لە عێراق نیوەکە بگەڕێتەوە نەک لێرە نیوێ ببڕی ئەو بنێری یعنی فەرقی زۆرە ئەوان هەموو تەسیلاتی عێراق دەکا بەڕاستی لە بابەتە سیاسیەکەیە مراعاتکردنی زروفە ئیقلیمیەکەیە ئەگەر نا ئەوانەی هەرێمی کوردستان دەکا ئەو حکومەتەی دەیکا زۆربەی هەرە زۆری نایاسایە نادەستوریە بریا بە لەوە میلەت بیکرد بە ئەو کاتی هەمومان پاڵپش بن بەڵام لۆ خۆی دەکا لۆ خۆی لۆ جیرفانی خۆی لۆ کۆمپانیای خۆی وەڵای ئینزارەکەمان ئەمە دەرکردیا ئینزارەکە خەڵک هەڵە تێگەیشتەوە زانی ئەو ڕۆژی کەوا دەرمان کردی ئەوە لەسەریان حسابە نەخێر لەو ڕۆژەی کەوا دەگاتە دەستی ڕئیس حکومەتەکە ئەوجە بە خۆتان زان سیستم ڕاجعات زۆرە لە مدیریە لۆ مدیرە عامە لە مدیرە عامە لە وەزارە لە وەزارەت لە بۆ ممثلەی ئیقلیم لە ممثلی ئیقلیم لە وەزارەتی عەدل لە وەزارەتی عەدل يعني الحاصل كاتش زۆر دێ بۆ خۆشیان ماتەڵی تێدا دەکەن بەڕاستی ئینزارمان دەرکردێ لە بۆ هەردوو سەرۆک حکومەتکەوە بڕیاری دادگای فیدرالی تەوتینی موسەی فەرمانبەران جێبەجێ بکەن ئەگەر جێبەجێ نەکەن سزا بدرێن یعنی تەوتین بەخۆی زۆر زمان لە کوردی ئەوەی کە بە نیشتیمانیکردنە بەڵام هەندێک مستەلەحەشی زۆر بەجێکردنی لۆ بەکاردێن نازانم ئەو بەجێکردنە معنای چییە لە کوردی بەڕاستی بەخۆی بە نیشتیمانیکردنەوە نیشتیمانیکردنی یعنی چی یعنی هەموو یەک زۆرە ڕاتبی هەموو لە یەک کات بدرێ هەمووی یەک مؤسسەش بی ئەمە لەوەی داوامان کرد چکە یوان پێ دەگوت تەوتینەکە ئەلکترۆنیەکەش ڕاستەوخۆ موسەکەی دەستە ناو بانقێکی حکومی یان ئەهلی یان نووسینگەی حەواڵە جیاوازەکە ئیمە لۆ نابیت یان کێشەکە لەوەی دروست بووە خۆی ئیجابیە نەک کێشە جیاوازەکەی چییە ئی حکوومەتی عێراقی بەخۆیان هیچ کێشەیان نەبووە هەر بانقێکی حکومی یان ئەهلی موظف لە خۆی هەڵی بژاردێ کام بانقا یەکسەر موچەکەی ڕاستەوخۆ دەدەنێ ئیمە نەخێر بڕیارەکەی دادگای فیدرالی دەڵێ لەو بانقا حکومیە فیدرالیانەی کەوا لە دەرەوەی هەرێم کار دەکەن ئیمە جیاوازەکەی مەلە زۆر زان ئێستا حکومەتی هەرێم گلەی دەکا دەڵێ لۆی خۆیان بانقی ئەهلی دەبی لۆی مە نابی کاکە ئیمە لەبەری بڕیاری دادگا گوتی نابی بڕیاری دادگا دەڕێ لە بانقا حکومی ئەهلیەکان فەرقەکەی چییە ئەمە لەوێن دەربڕاستی تەواو ڕووی ڕاستەقینی حکومەتی هەرێممان ئاشکرا کرد تێدەگەی باسی ئەومان کردەوە کو زوڵم لە موچەخۆران دەکا و داهاتی ناخۆ چی لێ دێ و داهاتی نەفت چی لێ دێ و داهاتی غاز چی لێ دێ تێدەگەی ئەوان من ضمنی ئەو قسانە لەوەی ئەویان زیاد کرد چکە ئەوان لیزنێ ئەوشیان کرد وەزارەتی داراییشیان بان کردبوو ڕقابی مالی بەڕاستی هەر لەسەر ئەوەی من بوو داوای من بوو کەوا گوتم وەکو تەڕەفی سێ ئەوانە بێن ڕێی خۆیان هەبێ بزانین ڕێی وان چییە